ئازادی مافوناسنامەی ژنانیش هەر بەم شێوەیە بەدەستێ. هەروەها دەشڵێ هەموو ئەمانە پەیوەندیان بە پرۆسەی خەباتەوە هەیە. ئێمە گۆڕانکاریەکی لەو شێوەیە دەکەین و گۆڕانکاری لە شێوازی خەباتکردنیشماندا دەکەین. هەروەها دەڵێت دەبێ ئەمە تێبگەین کە دەوڵەت باخچەلی وتوێتی بە ڕێزۆجەلان بێت لا پەرلەمان قسە بکات و سوود لە مافی هیوا وەربگرێت. ئەم قسانەی ئەو هێشتا هەر ماون، بەڵام بانگەوازەکەی باخچەلی لەلایەن دەوڵەتەوە بێوەڵام ماوەتەوە. هێشتا هیچ پێشکەوتنێک لە مافی هیوادا نییە و وەزیری داد لە سەرپرسەکە قسە دەکات و نازانێت چی دەڵێت. پێویستە بزانین و تێبگەین کە ئێمە هەنگاوی پێویستی پرۆسەکەمان ناوە و دەستبەرداری استراتێژی خەباتی چەکداری بووین و هەروە هەنگاومان ناوە بۆ جێبەجێکردنی ئەوەی دەسەڵاتدارانی دەوڵات وتویانە. هەروەها هێلێنۆمید لە بەردەوامیشدا دەڵێت ئەگەر گۆڕانکاری لەم خاڵانەدا نەکرێت مەحاڵە بڕیارەکانمان جێبەجێ بکەین و دەشڵێ ئەگەر چاکسازی یاسایی نەکرێت چۆن بەرەو پێشەوە دەڕێن. هەروەها پرسیار دەکات ئەگەر ڕێبەرۆجەلان هێشتا لە ئیمراڵی زیندانی کراوە چۆن ئەمە بەدی دێت. دەبێت سیستەمی ئیمراڵی هەڵبوەشێنرێتەوە و بۆ ئەوەی ڕێبەرۆجەلان ئەم پرۆسەیە ئەنجام بدات دەبێت ئازاد بکرێت و هەروەها جەختیش دەکاتەوە ئازادی ڕێبەرئۆجەلان بێمەرجە. تەنها 3 مانگ کات بۆ ئەو وادەیەی کە کۆمیتەی وەزیرانی کۆنسەی ئەوروپا پەیوەست بە مافی هیوای ڕێبەرۆجەلانەوە بۆ تورکیای دیاری کردبوو ماوە و لا مانگی ئەیلولی 2025دا کۆتایی دێ. هەرچەندە ڕێبەرۆجەلان بانگەوازی ئاشتی ڕاگەیاند و پەکەکەش لەو چارچەوەیەدا 12هەمین کۆنگرەی خۆی لا 12 ئایاردا بەست و بڕیاری کۆتایی هێنان بە هەموو ئەرک و ئەو کار و خەباتانی هێناکان لە ژێناوی پەکەکەدا ئەنجام دەدرا. بەڵام لەگەڵ ئەوە تەنها 3 مانگ ماوە بۆ ئەو وادەیەی کە کۆمیتەی وەزیرانی کۆنسەی ئەوروپا پەیوەست بە مافی هیوای ڕێبەرۆجەلان بۆ تورکیای دیاری کردبوو. تا ئێستا دەوڵەتی تورکیا هەنگاوێکی کردەوەی جدی لەو بارەیەوە نەناوە. پەیوەست بە ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان کۆمیتەی وەزیرانی کۆنسەی ئەوروپا لە 7 تا 18 ئەیلولی ساڵی 2024دا بڕیاری مافی هیوای خستە ڕۆژەوی خۆیەوە. بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارەش ماوەی ساڵێک کاتی با تورکیا بەخشی و ئەم کاتە دیاری کراوەش لە ئەیلولی 2025دا واتە تا 3 مانگی دیکە تەواو دەبێت. لەگەڵ ئەوەی هەموو چاوەکان لەسەر دەوڵەتی تورکن، بەڵام تا ئێستا هیچ هەنگاوێکی کردەوەی نەنراوە. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل نەڕەچە هەپەگە ناسنامەی دووگەری لای شەهیدی ئاشکرا کرد کە لە کاتی جیاوازدا لە ئەنجامی هێرشی داگیرکەران لە عەزاب شەهید بوون. لە ڕاگەاندراوەکەی هەپەگە نەڕەچەدا هاتووە لە ڕاگەاندراوی 5 حوزەیرانی 2025دا ئاشکرامان کرد لە ئەنجامی هێرشی سوپای داگیرکەردا لە 27 ئایاری 2025 لە گۆڕەپانی بەرخۆدانی سەرگەلێ لە تۆپبارانی دوژمندا هاوڕێمان وڵات و لە 30 ئایاریشدا لە گۆڕەپانی بەرخۆدانی سەرگەلێ لە هێرشێکی تانکدا هاوڕێمان باوەڕ شەهید بوون. هەپەگە نەڕەچە لە بەردەوامیدا ڕای دەگەێنێت میلیتانانی فیدایی تێکۆشانی ئازادی کوردستان و شەڕڤانانی بە بڕیاری ڕێپێوانی ئازادیمان باوەڕ و وڵات بوونە نمونەیەکی بەهێزی هەڵویستی ئاپۆی. لە دژی هێرشەکانی دەوڵەتی تورک لەسەر هەرێمەکانی پاراستنی مێدیا هێزی پتەوی ئیرادەی ئاپۆیی گەریلاکانی ئازادی کوردستانیان نیشانی هەموو جیهاندا. هاوڕێیانمان بەوپەڕی ئیرادە و بەرخۆدانیان لە سەختترین گۆڕەپانەکانی شەڕکردندا با هۆشیاری مێژووی جوڵانەوە و پێرفۆرمانسێکی سەرکەوتویان ڕابەری کرد. هەروەها لە بەردەوامی ڕاگەاندراوەکەدا هاتووە بۆ پەڕی شایستەیەوە استراتێژی خەباتیان جێبەجێ کرد و وەک میلیتانێکی نمونەی ناوی خۆیان لە مێژووی تێکۆشاندا نووسی. لە ڕاگەاندراوەکەدا هەپەگە نەڕەچەڕای دەگەێنێت سەرخۆشی خۆمان لە بنەماڵی هێژای هاوڕێیانی شەهید و خەڵکی وڵات پارێزی کوردستان دەکەین و بەڵێنیشمان دووپات دەکەینەوە ببینە ڕێچکەکری خەون و خەیاڵی هاوڕێیانی شەهید.
زانیاریەکان دەربارەی ناسنامەی هاوڕێیانی شەهید بەم شێوەیە خراوەتە ڕوو. ئەدهام کۆجامان بە ناسناوی وڵات هێمن لە ئامەد لە دایک بوو لە 27 ئایاری 2025 لە زاب شەهید بوو. محەممەد ئاراس بە ناسناوی باوەڕ سەرحەد لە ئەرسروم لە دایک بوو، ئەویش لە 30 ئایاری 2025 لە زاب شەهید بووە. نووسەر و توێژەری سوودانی زەکەریان نەمر لە بارەی قەیران و کێشە و ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا و پرۆژە پێشنیاری چارەسەری ڕێبەرۆجەلان لە ژێرناوی نەتەوەی دیموکراتیک لا چاوپێکەوتنێکی تایبەت لە گاڵ ڕۆژ نیوزدا دەڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا ڕوبەڕووی ئاڵۆزی و ئاڵنگاریەکی گەورە دەبنەوە و هەروە دەشڵێت لە ناو دەوڵەت نەتەوەدا بەهۆی چڕبوونەوەی دەسەڵات خوازیەوە ئازادی بەدەست نەهات و بە پێچەوانەوە مۆدێلی نەتەوەی دیموکراتیکی ڕێبەرۆجەلان کە پشت بە لا مەرکەزیەت و فرەسیاسی و کەلتوری دەبەستێت دەرفەتێکی فراوان بۆ ئازادی و یەکسانی پێشکەش دەکات. هەروەها زەکەریان نەمەر باس لەوە دەکات سیستەمە سیاسیەکانی ناوچەکە کە ڕژێمە دیکتاتۆر یان نیمچە دیموکراسیان بەسەردا زاڵە ڕێگرە لە ئازادی بیرروڕا و ڕادەربڕین کە دەبێتە هۆی ئەوەی کۆمەڵگاکان لەژێر قەیران و سیستەمە سەرکوتکارەکاندا بژین و زاڵبوون بەسەر ئەم دۆخەدا پێویستی بە هاوپەیمانی نێوان ڕۆشنبیری ڕاستەقینەی خاوەن گوێری ڕۆشنبیری و توێژە چالاکەکانی کۆمەلگا و وەک گەنجان و ژنان و ڕێکخراوە و بجووتنەوە مەدەنیەکانە. وەزارەتی دارایی حکوومەتی عێراق لە چەند ڕۆژی ڕابردوو با نووسراوێکی فەرمی ناردنی پارە و موچەی فەرمانبەرانی هەرێمی ڕاگرت. دوا بە دوای ئەوەش کاردانەوەکان لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە دەستی پێکرد و پاش کۆبوونەوە و بەکارهێنانی سمانی هەڕەشەکردن، بەڵام ئەمانە هیچیان لە دۆخی خەڵک نەگۆڕی و موچەی فەرمانبەرانیش نەهات. لەبارەی ئەو ناکۆکیانە و چارەسەر نەکردنی کێشەکان با ڕێگەی گفتوگۆ و دانوستاندن، نزار مەحموود چاودێری سیاسی دەڵێت ئەم سەردەما قۆناغی گفتوگۆ و یاسا و ژمارەیە و دەبێت لەو ڕێگەیەوە کێشەکان چارەسەر بکرێت. زمانی هەڕەشە جگە لە زیان هیچی دیکەی بۆ خەڵک نییە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ سوهر ڕایگەیان لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو لە سووریا لایەنی کەم 13 کەس بە هۆکاری جیاواز کوژراون. لە ڕاگەیاندراوەکەی سوهر ئاماژە بۆ کراوە لە بیابانی سووریادا دوو گەنج بەهۆی تەقینەوەی مینەوە کوژراون و لە باکووری ئیدلیبیش بەهۆی شەڕ و پێکدادانەوە گەنجێک کوژراوە و لە داراش گروپێکی چەکداری نەناسرا و گەنجێکیان کوشت و لە دەیرە زۆریشت و بازرگانی چەک کوژراون. هەروەها لە ڕەقە تەرمیژنێک دۆزراوەتەوە کە نیشانەی ئەشکەنجەدانی لەسەرە و لە دەیرە زۆر و داراش لە ڕووداوی جیاوازدا لە دوو ڕووداوی جیاوازدا دوو گەنج کوژراون. لە کۆتاییشدا سوهر ڕایگەیاندووە لە گوندەوارانی جەبلی لازقیە گروپێکی چەکداری نەناسرا و دوو مەدەنی عەلەویان کوشتووە و لە دەیرە زۆریش تەرمی ئەندامێکی وەزارەتی بەرگری دەسەڵاتی دیماشق دۆزراوەتەوە و لە حومسیش لە ئەنجامی هێرشێک لە درژی ناوەندی توێژینەوەی زانستیدا ئەندازیارەیە کوژراوە. مایکل کۆریلا فەرماندەی ناوەندی ئەمریکا سەبارەت باژمارەی ئەو چەتانەی داعش کە لە عێراق و سووریا چالاکن ڕێگەیان هەڕەشەی چەتەکانی داعش بە تەواوی کۆتایی نەهاتووە و سەرەڕای ئەو زیانانەی کە ڕێکخراوەکە بەریکەوتووە هێشتا شانە چالاکیەکانیان لە ناوچە جیاجیەکانی عێراق و سووریا ماون و هێزانەکانی عێراق هەوڵی باش دەدەن بۆ لەناوبردننی پاشماوەی چەتەکان. مایکل کۆریلا ئاماژە بۆش دەکات نزیکەی 8,000 چەتەی داعش لە ئێستادا لە زیندانەکاندا ڕاگیراون کە لەلایەن هاوبەشە کوردەکانمانەوە لە سووریا بەڕێوە دەبرن و دامەزراوەکان توانای سنوورداریان هەیە و ڕوبەڕووی ئاستەنگە ئەمنیەکانی زیاتر بوونەتەوە. هەروەها کۆریلا باسی لەوەش کرد ژمارەی ئەو چەتانەی داعش هێشتا لە عێراق و سووریا چالاکن نزیکەی 2,000 کەس مەزەندە دەکرێن.
هەڵمەتی سێشەممەکانی نابوو لە سێدارەدان لە هەفتەیە 72 خۆیدا دژبا سزای لە سێدارەدان لا ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەردەوام و ڕاگەیاندراوێکیشی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەی هەڵمەتەکەدا هاتووە لە سەرەتای مانگی حوزەیرانەوە زیاتر لە 95 کەس لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لە سێدارە دراون و هەروەها 16 کەس لە زیندان گیانیان لەدەستداوە. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە دەسەڵاتداران ئێران ناتوانن وەڵامی قەیرانەکانی ئابووری بدەنەوە و لا ڕێگەی سەرکوتکردن و جێبەجێکردنی سزای لە سێدارەدان داواکاریەکانی خاڵ دەشارنەوە. هەڵمەتی سێشەممەکانی نابوو لە سێدارەدان لە ڕاگەیاندراوەکەیدا باتوندی ئیدانی ئەم شەپۆلە نوێی سەرکوت و لە سێدارەدان دەکات و داوای کاردانەوەی جدی لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و دامەزراوە نێودەوڵەتیەکان دەکات بەرامبەر بەو تاوانانە. باپێی زانیاری میدیا ڕووسیەکان هێزەکانی رووسیا 7 جار بافرۆکی بێفڕۆکەوان هێرشیان کردوتە سەر شاری کیێڤی پایتەختی ئوکراین و دەوروبەری. هەروەها دەشڵێن هێزەکانمان بە بەردەوامی لە پێشڕەویدان. میدیاکانی رووسیا ئاماژە بەوەش دەکەن هێزەکانی رووسیا لە ئێستادا هەوڵی کۆنتڕۆلکردنی خاکی ئۆبلاستی سۆمی دەدەن. ئاماژەیە لە بەرەبەیانی 24 شوباتی ساڵی 2022 هێرشی رووسیا بۆ سەر ئوکراین دەستی پێکرد و بەهۆیەوە هەزاران هاوڵاتی کوژران و بریندار و ئاوارە بوون. ماوەی 2 ڕۆژە شاندێکی باڵای ئەمریکا و چین لەسەر چەند پرسێکی نێوانیان لا لەندەنی پایتەختی بریتانیا کۆبوونەتەوە. هەردوو لا باشێوەیەکی گشتی ڕێککەوتنیان ڕاگەیاند، بەڵام بڕیار و واژۆی کۆتایی سەر ڕێککەوتنەکە بەجێدەمێنێ بۆ سەرۆکی هەردوو وڵات. میدیاکان بڵاویان کردوێتەوە ئەمریکا و چین لەسەر بەندەکانی دانیشتنەکانی جنێڤ ڕێککەوتون و شاندی باڵای دانوسانکاری ئەمریکا و چین سەبارەت بە گفتوگۆکانی 2 ڕۆژی ڕابردووش کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان لە لەندەن ئەنجامدا. لە کۆنگرەکەدا شاندی ئەمریکا و چین ڕایانگەیان هەردوولا گەیشتون بە ڕێککەوتن و ڕێککەوتنەکەشیان با چوارچێوەی گشتی ناوبرد بەبێ ئەوەی وردەکاری زیاتر لەسەر وردەکاری دانوسانەکان بخەنە ڕوو. لەو بارەیەوە ماڵپەڕی بلومبێرگ ڕایگەیان ئەمریکا و چین ڕێککەوتون لەسەر ئەوەی چین ڕێژەیەکی زیاتر کانزای بەنرخ بنێرێ بۆ ئەمریکا کە لە تەکنۆلۆژیای ئەلکترۆنیکدا بەکاردێت. لە بەرامبەردا ئەمریکا گومڕک لەسەر کاڵای چینی کەم دەکاتەوە. لە پاش ئەوەی لا سەرەتای ئەم ساڵ ئەمریکا و چین هەڕەشی سەپاندنی گۆنوەکی 100% لەسەر کاڵای هەناردەکراوی یەکتری دەکرد. مانگی ڕابردوو لە شاری جنێڤی سویسرا هەردوو لا ڕێککەوتن لەسەر درێژکردنەوەی وادەی بازرگانی بۆ ماوەی 10 ڕۆژ با مەبەستی ڕەخساندنی دەرفەت بۆ دانوسان و ڕێککەوتن. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەرشاد. دەنگێ گەل دەنگێ کوردستانیە. jinên ciwarê serhildan, berxwedan û azadiyê, Sara Rojbîn Ronahî, ku derlibenda wan be ew li wir bûn, di hemrê xwe de carekê tenê dereng neman, di her zamanî de navek wan hebû, lê nasnameya tu welatî hilnegirtin. Esmer bûn, belkî jî kej, ango kombûna gelek rûan bûn. Her çiqas di her dorpêçê de bên lêxistin û bikevin herdê jî,
لی او ریوینه و تجاری نامرن. ساکینه جانسز سال 1958 لولات سرگن و قرقرنه لدرسمه لگنده تدخال جده و باوکی جه قرقرنه فلتی کچک چه بو. جدم سالان بم سالک زوستانه سار و سقم هشک سرما آنگو زمهری بو. پاشوی افکچ به هستین طولهلدانه به برخودان و تیکوشینه بو بایا کسایت که جبولا. او زاروک و چیروکن حتی انها هاتنه گوتن جنوبه بگوتا. لشونا چیروک و سرپیهاتین ترسه دستانین حقیقته بنویساندا. اف جنا سرهلدیر و سوند بخارا و بپی جلادین داپیر و باپیرین خو بکتا. اوه لپی شوپا نفش و جنین ونداگری بکتا. بهنا خوانه دا جسریه کی ولید چو سریه کی دن. جارنان بو سلیه که هشک لروی جلادان کت جارنان کت ناف چرخا اشکنجه یا ظالمان لی بتنی جارگی نگود آخ. لسرانسری چیاین ولید این بهنا دایی که جوان دهات گریا لدیجی ارتشین داگر کرد چپر گرد به دجواری شر کرد. به تیکوشینا خویا 900 سالی به تواهی سینور دناوا دل و میجیان ده بیواته کرد. تواهی جیاناوی به تیکوشینی بهوری لدیجی ظلما فاشیزمی میتینگریه داگرکریه و فردپرستیه تیکوشیا. اره ام بحثاوی جنا خودی پوره سورسوسنی او جنا سرهلدیر و جنا روگش یعنی ساکین جانسز بناویدن سارای دکن. هیوال سارا تکوشینا جنن کرد تکوشینا جنن جهان جی تمثیل دیکه. حوالا سارا مثلا از بجم پیشنگ آمه بو. اما هما سوال ساکینا ما خو ویران نکرد امک جیب bilgib, beynib, emekcib. درسا پیشیا درباره جیانه ده جدیا خو گرد سارا. شیرتا پیشیا دیاوی اف بو که جامن جی کردبونا خو شرم نکه. اف شیرتا دیاوی بو بنگها تیکوشیناوی و دمته سارا چروسکا پیشیا آگره مزن پیدخه. علاقه ویج بو تیکوشینا جوان شورشگر چه دبه و دناوا شورشگرین کردستانی ده جدگره. دناوا آپویان ده جدگره کو و دیروکا بیبخت آ کردستانی بگوهرینن. لسرانسری کردستانی دگره و بحث حقیقتی دکه. ده تیکوشینا خویا لدجی فاشیستان ده روژه که جی وی گازن نکر. سال 1978 لکردستانی ریل بر سردمک آنگو میلادک نووه دبه. سارا جی و مال بمال گولان بگولان باجار بباجار بگره و بحثا آزادیا کردستانی بکه. سارا گه دچه چولیگه گه دچه خارپته و گه جی دچه درسمه. جه هر کسی را بحثا ریخستن بوینه دکه و دبیجه آزادی بریخستن بوینه دبه. د 27 مجدارا سال 1978 ده بناسنامه خویا کرد علوی و جنه بشداری کنگره دامزراندنیا PKK دبه. سارا سال 1979 د چپرین دجوار ایتیکوشینه ده لخارپتی تیوی کومک حوالین خوی هات گرتن. دما دربه عسکری 12 ایلونا سال 1908 د زندانا آمده ده. لوی زندانی اشکنجه دوری عقلان و ندیدی تینکرن. لدجی همو اشکنجه و هولدان تسلیم گرتنه بناسنامه خوی آپویی و PKKی تجار پاشوه گابنا آویجه. لزندان جید ناوا رفیم برخودنا شورشگری ده جیدگره. لزندان خارپیت، ملتی، آمد، بورسا و چاناکاله دمینه. ده سال 1991 ده جزندانی دردکوه. پشتی جزندانی دردکوه با آوایی که چالکتر دناوا تیکوشینی ده جیدگره. ده چه اکادمیا محسوم کورکمز آل لبنانه و تولی پروردین عسکری و ایدولوژیک دبه. بشتاری یکمین کنفرانسا زندانی دبه. دمک جیل فلسطین، سوری و روژاوای کردستانی دمینه. پاشه لسری چیاین کردستانی دناوا تیکوشینا گریلا ده جی کرد. دمک دریج لسری چیاین کردستانی ما.
بشداری کنفرانس و کنگرین جنا آزاد و پککی بو. لأوروپای خباتین تفگرا آزادی مشاندن. سارا یک جدامزرینرین پککی و پیشنگا تفگرا آزادیا جنی بو. جنک آزاد و ولاتکی آزاد خیالاویا پیشی و یاداوی بو. لیلا شایلمز روناهی هنکان دگود اوج بوش تهاتیه هنکان جی دگود جوالات خون و خیالان دبه کج نشکاوه دناوا مده خویا کر لی او یک جمه بو بمشا خویا جوان و باور هر جهه کو چویه شوپک جتاما روناهیل پای خواهشت پیلا انرژی آویا چیکر بلز بلاوی در دوراوی دبو به بزه کو دبه نصیبه که مروان بلز هرکی نواجیانامه اف هرکینک وصابو کو بالا هر کسی دکشان سرخواه هوا رونای جنکی یعنی جوان بو دم دهاتو دچو یعنی پر وکا جنکی کرد وکا دایکا کی من جی پر مراد دگرد جبرکو انسانه کی گلکی درلکن بو نزیکی يعني دبجن جانا يا خناني نزيكي رح بول قاسي جان بو دماكو مناسكر نوكا جوالات وغر هابو مثلا انسانا كي ولو بو هر تشتفكي يعني جبو همو کسین کو بون خودی رومتا ناسیناوی واقعا زمان گوهری ین کول روی وی بخنده بهار دنرین وی بگوتانا ام بقربانا وی کنه جیانا میا تجی ایش وی بناوی روناهی بدو ببویا جوانیا رای دیروکیا هری چالاک روناهی بخوابو روناهی نشانه یک زلال آخوابونه بو بی کو کسپی بزانه لوان دیارین سرگون بیری و حسکرن کمزن آولاد کومی هفکر بو. هر روش دل روناهی و به حسرتا کردستانی بشوتی با. و تجاری او بیدادی و ظلمال سرگل و ولاتی و تیمشاندن قبول نکر. اوین آراز دیت بویدی. یا کو دیت بو وقت تاما روژه تاما ولاد حسکرنا آزادی بو. دمهک زوستانه یا سر و سقم ده وکه برفینان سری هلدابو جبن برفی. لیلا شایلمز یکی چلیا سال 1989 لمرسینه وکه زاروکا سیمین آمالباتی حدنه. دبه مالباتا شایلمز ناوی ویج لیلا قاسم ورگرتبه. مالباتا شایلمز بعصلی خو خلق آمده خوشکک و 6 براین لیلای هنه. ده انجام ظلم و زورا دولت آترک ده جیانک تجی زخت و کوچ پری دجین. لیلا هنده سالی تاوی مالباتا خواه دبی ریوی ریک دور و کوچی اوروپای دکن. لیلا خواندنا کل مرسین دست بیکر لآلمانیای حیا پولا دهان دوماند. لیلا شایلمز نکاره به پرگالا سار و چاندا اوروپای را ببیک بری خود ده جواکی و تیکوشینا ویا مفتار. پشتی سال 1996 با آوای که چالاک تاوی خباتین چاندی دبه. تاوی کوما خویا گوونده تاوی گلک پیشبرگ و اکتیویتین چاندی و هنری دبه. هر کو آگری دلوی گرد به لیلا سینوران زیده ترد ده زوره. تاوی بونا خباتین چانده تیراوی ناکه و 2009 تاوی خباتین جوانان دبه. لیلا دبه کچا روژه روناهی. سال 2010 لیلا دبه ریوی واری حسکرن و حسرتا دلی خواه. مرادوی پیکته. ایدیل قادن آزادیین کردان لچیاین کردستانیه. وکه پرپریکان جوی کلیلکه دفریادن.
دخوازه آزادیا ولاتی خو بجی ده هر بهنه ده. گه در دکوه لوتکه چیان و دکوه تماشه روژاوین سور. گه دوی ریویا رین دریج دوی دلی خوی تیجی کل جان آزادیه. دخوازه دمال ولاتی خو تیر و تیجی بجی. دل میجی و گیانا خو به وی حسکرن و تاما آزادیه تیجی دکه. لبی دلی خو جبر پرسکری که تندرستی نچار دبه وگره اوروپایی. بله بزانبون تیگهشتن و وینک شپولا. چاوا دیگه اوروپا با آوائک چالاک خباتین خود دومینه. لأوروپا دبن بانه تبگرا جوانین آزاد ده خباتان دمشینه. روناهیا تمن پرپریک شوبدارا جوان آکفن شوپیا جنا کرد آتی کوشر بو. اونها لچار آلین کردستانه هر دما باگر و زمهریه جبنی آخی سری هلده ده. بیرانی نخو هوارو نای بیجم دمکی شبکی جوانا را تلفن دابو گاز اموار نویدی هات دماکو هات میزاند کو مهوانه مهنا خواست وگره گم نخوازن انی وارا حساس بکن بلکی جی تانگ بی مگو نا مگو وارا از پایک هتم مدید شو عربی سوار بو انی بی هم ندیتی بهیست بو مهوان های خواست بو وگره او دجوانه دی بون از درک هتم چون مگو کانی گو سوار بون از پای عربی هتم هیست تمرینک هتی مگرد مگو ورن کلام کن سر چاوان هاتم هم بخیر هاتم از حماس کرم گودای ام نخواستم ورا حساس بکن مهوانه و هنا مگونا ورن سر چاوا مهوانه و جیوا جیه ورن گونام ایوگرن من انی مچار جوانه از بیجم مدسته بگرد مگو تو ورا خورد کوبه چن بلا هره تورا از حمزه مدرازه مدسته بگرد منانی دما هات مال دجی از هنکی ولو عاجز بو مگو چما جوانی دی چون خوازیم کاری و او جانی بانا جار دی حماس کرم گوداینا خو عاجز نکا و جه بینن و یعنی مرق نکا از هاتم ما نبستم مگو سر چاواتی جار هفدو حماس کرد مقولت جم رازي اما دما كديت از ولو عاجز بوم جوان وغراي يعني جاردي ولو كلكو يعني هناكي مرالمه تجي ولو بدل كاني ولو از حماس كلام ما بر مورال هني شاوروناي قرد هني نزيكتي وقالكي خوش و باش و گلکی هنی انسان نزیک انسان ابو گلکی انسان دکشاندن هنی دورا خو مثلا بخزاره حوالتنا ناس پشتی ناس کرنا حوالا تابی هر حوالا ایره موراله کی دیتا هنی مثلا جدا موراله کی تجدیدگری لی مثلا از بیشم حوال رونایی مگوتی جنه کی جوانج اروپا و خوشی اروپا برای خدای چای نازاد و دماغ ور و گرهای و گرمایاوی یعنی گلکی مرال دگرد فیدان دوغان آنگو روشبین تحفده چلی سال 1982 ده لگند خان چپلاق اینافچی امرش البیستانه دیدنه جبوه جیانا کوچبریه ده تمنه بچوک ده دست بیکر. لفرانسای وکه زاروکا مالبات کارکر مزن بو
Dibistana navîn û amadayî li bajarê Strasburgê xwend. Fîdan Doğan pêşî li Komeleya Çandeya Strasburgê dest bi xebatan kir. Sala 1999 nihan tevî têkoşîna azadiya Kurdistanê bû. Weke ku ji gelê xwe re rojê bîne navê Rojbîn li xwe kir. Rojbîn bi dilê xwe yê tijî hez kirin û rûkeniya xwe mirov aram dikir. Di bin wan guliyên xelek de bi wan awirên germ bi dilnimzî û asîbûna xwe dil û hinavên mirov germ dikir Rojbîn. Lê bi qasî wê serbilind û berxwedêr bû. Rojbîna jêhatî di xebatên ciwan, jin û dîplomasiyê de karmeşand. Yek ji wan qasdên aştiyê bû ku li Ewropayê ji bo gelê xwe di qada dîplomasiyê de xebatên giranbuha dikir. Bavê wê dibêje keça min qasida aştiyê bû. Rojbîn li welatên weke Fransa, Belçîka û Hollanda kar û xebatên dîplomasiyê meşand, bi nûnerên saziyan, şaredar, parlamenter û wezîran re hevdîtin pêkdanî. Di hemû hevdîtinên xwe de çareseriya demokratîk a pirsgirêka Kurd vedigot û ji bo wê tê dikoşiya. Rojbîn jineke têgihiştiya Kurd û Elewî bû. Rojbîn li bexçeya jiyanê ava jiyanê dida gulên cilmisî ên serê wan di ber wan de. Bi vê enerjî û ji diliya xwe di nava gelan û jinan de pirek danî. keçkî serbest bû. Ji xebata xwe bi dil û cîger bû. Xaînî li cem tune bû. Her kes we xwe dimeş. Ya diçû kîja malê, kîja ailê, ew ê ailê bi zimanê xweş cesuretiya wê, îsanetiya wê, hirmeta wê, bî de xebata wê. Ji xebata wê me pir tij ji hevala Rojbîn girt. Hevala Rojbîn diçû kî derê? Ew îsan dida ser eşqa xwe. Eşq û xewara xwe. Îsana jê pir hez dikir. Gerçekte xebatkî pir delal dikir. Evalkî delal bû. Dirist bû. Pir temiz bû. Ji xebata xwe re jêhatî bû. Dihat mala me serê sibê qehwetî dida ser. Digo zû 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 hevala Aynûr. Keçê bisekine elam çayekî ve keçê digo boş vere me her du mala ziyaret bike. Wê pî dida piyê min. Yani digo qet hiyasta tenê naêlim. Hingî wer bi eşq û ew radêjtî bi kewin û bi eşq me re zanîbû. Vaya ew ê ji partiyê baba wek çiyekî li pişta me bû. Gerçekte wek çiyekî me re pişta xwe teslîmî vê hevala delal dikir. Yani ez hala jî cana radikevim heyala wê tê berçavê min. Gerçekte. Xebatkî pir xweş dikir. Xebatkî bi dil û cîger dikir. Xebatkî bi Kurdkî bi şerefî dikir. Ez pir ji wê, me pir ji wê fikir jî girt, me pir ji wê aqil jî girt, me ji pir wê jî pişta xwe girt. Yani pişta xwe xewin kir. Demekî yek gençkî bû daha cem diçû dera eğitimê dikir min got dida wê. Yani eğitima wê çawa ye, hereketa wê çawa ye. Gerçek cana dahat malê min digo eyvah heyfa me. Em boş dinyayê me. Yek arkadaş ki ye, genç ki ye ve hareketi o ve ev dedim mere ve cesureti dedim mere. Emiş birine ki cennet go hevala Aynur. Jemir yani ev dikir. Digo hevala Aynur Suriye jim sawal kaştar bejim. Digo desakin hevala Rojbîn eşte mesteri. Digo tu jim mesteri ama ez warştar beji cennet nizane az pir digarre tu nagarre. من گو اره ولا قربانا سر کچکا خو اره ولا تو پر دگر از نگر. هذا بوقتی کو است